هەڵوێستی ماڵەوە چۆن بوو کە بینییان لە پزیشکی گشتی وەرگیرا؟ بەخوای هەستیان وەسف ناکرێت چونکە من یەکەم قوتابی منە عەشیرەتمان هەموومان بکەمە پۆلی 12 و یەکەم کەسیش با بڵێم طبعا میبینی لە عەشیرەتمان ئەنجامە گشتیەکەی 8 ساعات لە بۆ 9 ساعاتی بوو ئەوها و لەناو ئیزنەکەی 10 ساعات 11 بوو هەتا 12 بوو ڕۆژ هەبووە زۆر بێهوا بمە 2-3 ساعات دەستم دەرسخوێندنی بەردایە ئەو هەستەیە ئینشەڵڵا یعنی بابلی نەخشەبی لە هەموو قوتابیەکی بیکەوە خۆی ماندی کردووە و ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحەی کەڵەچین دوای ئەوەی ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجامی زانکۆلاینی ڕاگەیان مستەفا سەیفەدین قوتابیەکی ئەم سنوورەیە کە توانی لە پۆلی 12.7 بێنێ توانی لە پزیشکی گشتی وەربگیرێ ئەمەش یەکەم قوتابی ئەم سنوورەیە کە لە پزیشکی گشتی بۆ ئەم ساڵە وەربگیرێ مستەفا سەیفەدین کە قوتابیەکی زیرەکە توانی بەسەر زۆر کۆسپ و نەهامەتی دەرباز بێ و بگات بە ئامانجەکەی کاک مستەفا گەر بێیتە ئێرە ئەمڕۆ هەستت چۆن بوو کە لە زانکۆلاین خۆ سەیرت کرد کە لە کوێ وەرگیرا یان پێتیان گوت؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەتەکەتان دەکەم زۆر بەڕێزن وەڵی ئەوڕۆ من خۆم ئەنجامەکەم نێدا بەخۆ بریار وە سعات 11 بەیانی ئەنجامەکە بەڵاو بکرێتەوە بەڵام بەهۆی هەندێک هەڵەی تەکنیکە بابنی کێشەی تەکنیکی و شتانە هەر چاوەڕوان بینێتە سعات 3:30 عسرێ بۆ کاتێک کە بەخۆم بابنین لە لینکێکی کەم دۆزیەوە چوومە ناوێ بەخۆ بۆ ڕاستی هەستێکی زۆر خۆش بوو ئەو هەستەیە ئینشەڵڵا یعنی بابنی نەخشەبی لە هەموو قوتابیەکی بیکەوە خۆی ماندی کردووە و ئینشەڵڵا ئەوە خۆت دادنابوو کە وەربگیرێ 100% دیار نەبوو؟ وڵای خۆی بابلین ئەگەر بەپێی ئامارەی پارکە بووایە وەرنەدەگرام بابلین کەمەک پێش ئەوەی زانکۆڵاین کارا بیتەوە کەمە قەلق بووم دەمگۆ وەرناگرێم ئەو شتانە بەسکە الحەمدوللا ئەنجامەکەم بینی وەرگرا بووم بەپێی بابلین ئەو ساڵ ئەس لەو شت کەمەک زەحمەتتر بوو بەراورد بە پار بەس الحەمدوللا وەرگرام لە طوبعامی دۆک هەڵوێستی ماڵەوە چۆن بوو کە بینییان لە پزیشکی گشتی وەرگیرا؟ بەخوای هەستیان وەسف ناکرێت چونکە من یەکەم قوتابی منە عەشیرەتمان هەموومان بکەمە پۆلی 12 و یەکەم کەسیش با بڵێم طبعا میبینی لە عەشیرەتمان هەستیان با بڵین هەستێکی زۆر خۆشیان هەبوو و تەوقعی و شتیانش نەدەکرد با بڵین هەمویان لە دوی خوێندن و شتی نەچینە من تاکە تەڵەبەمەکەوە لە دوی خوێندنی چیمە بۆیە هەم سپرایز لە بۆیان هەم دڵخۆش بین ڕاستی زۆر دڵخۆش بین پێم بڵێ بەسەر زۆر کۆسپدا زاڵ بوو ینی ناخۆشی زۆر بینیوە ئایا ئەوە دڵخۆشی کردی کە گەیشتە ئەنجام یانە پۆلی 12 نەهامەتی زۆری هەیە؟ بێگومان ئەم ڕۆژ هەبووە زۆر بێهوا بمە 2-3 ساعات دەستمە دەرسخوێندنی بەردایە بەس دواتر با بڵین پۆلی 12 دەبیت بزانیت کە ئامانجێکی لە خۆدا نابی لە بۆی بینتە پێش چاوی خۆ هەموو ڕۆژ یعنی با بڵین خەونەکەی بێتە پێش چاوی بەردەوامی لە دەرسخوێندنەکەی من ڕۆژ هەبوو هەندە بێزار دەبوو هەندە هیلاک دەبوونە دەرسخوێندنی کاوە 2-3 ساعات 4 ساعاتێک دەستمە دەرسخوێندنی بەردەدا بێهوا دەبووم بەس دواتر بەردەوام دەبوومەوە و خەونەکە داتە پێش چاوم. ڕۆژانە چەند کاتژمێر دەتخوێن؟ وەڵاهی با بڵین ڕۆژ لە بۆ ڕۆژی فەرقە بەس بە ئەنجامە گشتیەکەی 8 ساعات لە بۆ 9 ساعاتی بوو ئەوها و لەناو ئیزنەکەی 10 ساعات 11 بوو هەتا 12 بوو. ماڵەوە دەتەوێت لێرە سوپاسی چێ بکەی ئەگەر باسکەی لۆمان؟ بێگومان سوپاسی کش خێزانەکەم دەکەم کە بە درێژایی قۆناغی پۆلی 12 و قۆناغەکانی تر زۆر یارمەتی دەرم بوون و با بڵین هەموو شوێن و شتیانە بم ڕوخسان بۆ ئەوەی ئەو نمرەی بینم و هەروەها سوپاسی مامۆستایەکانم دەکەم بە گشتیان مامۆستای ئامادەی کەلێکی کوڕان پەیمانگەی فلاوەر بەڕێوەبەرەکەی ماسە سالار کە زۆر بە درێژایی ماوەی خوێندنم لەگەڵم بوون و با بڵین هەر نامەک هەر پرسیارەکەم هەبایلیانم بکردبایە هەر لەو لەحزەی جوابیان دەداوە. لێرە گەیشت بە خەونەکان ئایا خەونی ترت هەیە کە بەردەوام دەبی؟ وەڵاهی بێگومان ئەوای با بڵین یەک خاڵە لەو شتێکەوە من دەموێت چونکە پزیشکی گشتی قۆناغێکی دوور و درێژە ئینشەڵڵا شتی جوانترمان لە مێشکی خۆدانایە بە هیوای کە دکتۆرێکی زیرەکیش لێ دەربین. ئەگەر بوویە دکتۆرێکی بەناوبانگ لێرە چ بەڵێنێک بە خەڵک دەدەی؟ واللهی بەڵێنم ئەوەیە ئینشەڵڵا ئەو پزیشکیە لە بۆ مجتەماعی خێر و خۆشی هەم لە دنیا هەم لە قیامەت چونکە دەڵێن ئیشی پزیشکی بە عام دکتۆری هەم خێری هەیە لە بۆ دینەکەشمان و ئینشەڵڵا بەڵێنبی لە بۆ هەم خەڵکەی دکتۆرێکی لێ هاتوو دەربین بتوانی خزمەتیان بکەین خۆ بە شتێکی کچکەش بیت.
پێت خۆشە لە ئێستاوە پێت بڵێن دکتۆر؟ والله بێگومان ئەوە هەموو کەسێکە دەبتە پۆلی 12 پێی خۆشە با بڵین خاستە کە وەختی خلاسیش دەکەی ئەنجامیمان دیبینێ خۆ بدینیت ئەوێکیش بە وشانە بێگومان دڵخۆشکەرە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان قسەی مستەفا سەیفەدین بوو کە توانی لەو سنوورە تاکە قوتابیەکە لە پزیشکی گشتی وەربگیرێ بەسەر زۆر کۆسب و نەهامەتی دازاڵ بوو لە کۆتاییدا گەیشت بە خەونەکەی.